پێویستە پەنجە بخەنە سەر کێشەکان لە ناونیشانی سێشنەکەدا هەیە ئایا ڕێخستنەوەیەک پێویستە بکرێت یان نا بەڵێ من پێم وایە دەبێ بکرێت من پێم وایە گفتوگویەکی ڕاشکاوانەتر پێویستە ئەمە هەمان بێتن سەبارەت بە داهاتووی وڵات کە چوون ئێمە پێکەوە وەکو عێراقی لەگەڵ هەموو پێکاتە جیاوازەکانی پێکەوە ژیان بکەین دەکرێت ئێمە پێکەوە ژیانمان بێتن هاوتا لەگەڵ ئەم مناقشانە پێویستە مناقشێکی تریشمان هەبێتن لە هەرمی کوردستان کە چوون ئێمە دەکرێت پێکەوە ژیانمان هەبێتن لە هەرمی کوردستان دواتریش لە عێراق کێشەکە کێشەی زمانی دەستور نییە بەڵکو کەلتوری ئەو کەسانەیە کە ئیداری وڵاتان ئێوە ناتوانن بە زمان و بە وشە ئەو کەلتورە گۆڕانکاری تێدا لەو کەرە بکەن ئێوە بە ڕێکەوتن ناتوانن ئەو کەلتورە بگۆڕن ناتوانن گۆڕانکاری لە کەلتورە کابکەن لە ڕێگەی ڕێکەوتن ئێوە لە ڕێگەی مناقشەیەکی ڕاشکاوانە و جدیانە ئەتوان نەمە بکەین ئەوە پرسیارەکە لێرە ئایا ئێمە ئەتوانین پێکەوە بچین یاخودنا ئەگەر پێکەوە بژین ئەی سنوورەکانی پێکەوە ژیانمان لەکوێن و بەرپرسیارەتەکانی ئێمە چین مافەکانمان چین ئەرکەکانمان چین ڕەنگە ئەمە دواتر ئێمە پێداچوونەوە بکەین ئەگەر دەستور شتێکی باشە ئەی بوچی بوجە بە شێوەیەکی عادلانە دابەش ناکرێتن ئەی بوچی بەشەکانی عێراق بوچە وەرەگرن ئێمە وەرناگرن ئەڵێن ئەوان ئەڵێن ئێوە نەوتانەیە بەڵێ نەوتیشان لێوەرگرتن ئەی موچەکانمان لەکوێ ئێستا ئێمە چ شتێکی باش لە نێو یاسا بوجە هەیە بۆ ئێمە وەکو عێراق وەکو کورد لە نێو عێراق بودجەی یاسا کە گەڵالەکرا و دواتر پەسەند کرا لە پەرلەمان بەڵام ئەی چون جێبەجێ کرا لەکوێیە کێشەکە وشە نین بەڵکو عەقلانیەتە و بۆ ئەم عەقلانیەتە پێویستە وتوێژێکی ڕاشکاوانەترمان هەبێتن دادگای فیدرالی بڕیارێکی دەرکرد وتی کە ئەمە نایاساییە و دواتر هەناردەکردنی نەوت ڕاگیرە و دواتر کە نەوت و گازیان لێوەرگرتن ئەی بوو بوجەمان بوو نادرێن